دکتۆر مهدی قادر بەڕێزیان خاوەنی بڕوانامەی دکتۆران لە دیالۆگ و پێکەوە ژیان ئەمڕۆ لە لامان میوانن وەڵامی پرسیارەکانمان دەدەنەوە. دکتۆر گیان بەخێر بێ. سڵاو بەخێر بێ دکتۆر. سڵاو بەڕێستان. ئەم ڕۆژە بۆچی دیاریکرا ڕۆژی گیانی پێکەوە ژیان بە ئاشتی لە کەیەوە دیاریکرا و بۆ دیاری ئەم ڕۆژەش بە دیاریکرا بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ میوانداریتان. سڵاو بینەرانی کورساتی عزیز کە کورسات هەمیشە بەڕاستی ماڵی هەمووانە بەبێ مجاملەوەیکە لەو کەناڵانەی کە هەمیشە هەوڵی داوە بە تەوازنەوە بە هاوسەنگی و مامەڵە بکە لەگەڵ هەموو بابەتەکانە دوور لە شارچێتی دوور لە تەسکبینی. بۆیە لە کۆتای پێشنیارێکی شمەیە بۆ کورساتی شاڵا گەبیرم نەچێت. سەبارەت بە ڕۆژی جیهانی پێکەوە ژیان لە ئاشتیدا یا اليوم العالمي للعيش المشترك في سلام کە 16 پێنجی 2007 لە نەتەوەیەکگرتوەکان بە قەراری سەوسی 27 سەوسی تەشریع کراوە بڕیاری لێدراوە. تاوان نەتەوەیەکگرتوەکان ئامانجی لەم دیاریکردنی ئەم ڕۆژانە هەڵبەت ئەمە یەکەم ڕۆژ نییە یا تاکە ڕۆژ نییە کە نەتەوەیەکگرتوەکان دیاری کردووە بۆ ئیشکردن لە مەجای ئاشتیا، بەڵکو 5 ڕۆژی گرنگ هەیە نەتەوەیەکگرتوەکان لە درێژایی ساڵە ئیشی لەسەرەکە. یەکەمیان لە 1 تا 7 هەفتەی پێکەوەی و ویئامی یان با بڵێن پێکەوەی نێوان ئاینەکان. ئەمەیان ئەگەر لە خولەکێکە حەزەکەم باسی ئەم 5 ڕۆژە بکەم. ئەمان ئاینەکان ئیشی لەسەرەکەن لە ڕووی عەقیدەیی و لاهوتیە و ئیش لەسەرم بابەتاکەن، یعنی ئاینەکان کۆبنەوە و 1 هەفتەی بۆ تەرخان کراوە و لە کوردستانیشە ئێمە زۆربەر چالاکیمان هەیە لەو بارەوە. ڕۆژێکی ترمان هەیە 4/2 ئەمەیان لە 2020 ئەمە تەشریع کراوە. خۆی لە 2007 لێرە شەر بەرنامەمان لەسەر کرد، من هاتم لە خزمەتان نبووم. 4/2 2007 کراوە، بەڵام لە 2020 ڕۆژەکە دانراوە. پاپای ڤاتیکان و شێخی ئەزهەر لە ئەبوزەبی ئەم ڕۆژیان یعنی پێشنیار کرد و ئەوش بۆ بە ڕۆژێکی عالمی. ئەمەیان ئیش لەسەر چیەکە؟ لەسەر زیاتر لەلایەنی ئیجتیماعی و کۆمەڵایەتی و هاریکاری نێوان شوێنکەوتانی ئاینەکانەوە. ڕۆژی ترمان هەیە کە ئەم ڕۆژەیە ئەمەیان زیاتر ئیش لەسەر ئیشی پێکەوەی ئەکا و بە تایبەتی لەناو کۆمەڵگەکانە مەحەلی، ینی با بڵێن بۆ شاری سلێمانی هەرێمی کوردستان چۆن بەیەکەوە بژین، چۆن یەکتر بناسین، چۆن کاری هاوبەش بکەین. ئەوەی کە جەنابەت فەرمووت لە پێناوی گەشەپێدانە، لە پێناوی العیش المشترک زۆر مهمە. چکە نەتەوەیەکگرتوەکان قسەیەکی هەیە ئەڵێ ئێمە هەرگیز بەبێ ئاشتی ناتوانین پێش بکەوین، ناتوانین گەشە سەندن لە کۆمەڵگەکانە دروست نابێ. بۆیە بەرنامێکی تەنمێ مستەدامە لە 2030 ئەڵێ بەبێ ئەمە ناتوانین. ڕۆژێکی تر بە سەریعی کە 21 سێپتەمبر 22 نوێیە 22 نوێی هەموو ساڵێکە، ئەمەیان ڕووی لە دەوڵەتانە گاگاری، ڕووی لە دەوڵەتانە، ڕووی لە عەسکەرە. دەوڵەتان ئەبێ ئیش لەسەر ئاشتی بکەن، ئیشی لەسەر پێکەوە ژیان بکەن. و ڕۆژێکی ترمان هەیە بە هەمان شێوە 16 مانگی 11 بە هەمان شێوە ئەمەیان زیاتر بۆ تەسامح و لێبوردەیە. ئەم ڕۆژانە کە نەتەوەیەکگرتوەکان دایناوە نایەوێ بەڕاستی باسی ئاشتی تەنها لە ڕۆژێکا بێ و تەمعەن بە هەر یەکێکیش کۆمەڵی ئالیەت و فعالیات و فیستیڤاڵ و شتی داناوە کە چۆنی ئیشی لەسەر بکرێ. بۆیە لەبەری ئاشتی بەڕاستی ئیشی ڕۆژێک و 2 ڕۆژ نییە، ئیشی بەردەوامیەوە. ئێمە بەڕاستی لە زانکۆ ئیشمان لەسەر ئەم مەجالانە کردووە، لەسەر ئەم گۆڵانە کردووە، لەسەر ئەم تەوەرانە کردووە لە پێناوی ئەوەی بتوانین ینی نەوەی داهاتوو ئەوانی تری قبول بێ لە ڕووی ئاینیەوە قبولی جیاوازی بکە، لە ڕووی نەتەوەیی و قبولی نەتەوەکانی تر بکە. ئێمە چکە بەڕاستی باجی زۆرمان داوە لەسەرەوەی کە قبول نەکراوین. زۆر ڕاستە. کاتە دکتۆر بەگشتی ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی پێکەوە ژیان و ئاشتی، ئێمە چۆن بتوانین لە کۆمەڵگاکانە پێکەوە بژین، گوێ بۆ نین کە ئەوە چ نەتەوەیەکە، ئەوە لە چه ئاینێکە، چۆن ئەتوانین پێکەوە لە کۆمەڵگاکانە بژین؟ خۆی بەڕاستی ڕۆشنبیری سەقافەی ئاشتی کاری بەردەوامی وێ. ئێستا هەر ئەوەی کام ڕۆژە ئێمە بەردەوام ئەیدین، من بەڕاستیتوان بڵم بەس لە کەناڵی کورسات من بان کراوم لە کاتێک ئەم سپۆری وردم لەم مەجالەیەوە توێژینەوەم هەیە. ئێمە لە 2024 هەر زانکۆی سلێمانی مؤتمرێکی کرد لەسەر جینۆساید و بنیادی ئاشتی. کۆمەڵە توێژە لە دنیاە، یعنی لە وڵاتانی دنیاوە
ئامادە بوون لە پێناوی چۆن ئاشتیوە من توێژینەوەیەکم کرد لە دوای جینۆساید لە عێراقا چۆن ئاشتی دروست دەکەینەوە چکە بەڕاستی جینۆسایدەوەی کە بەسەر کورد هاتووە بەتایبەتی داڕانێکی گەورەی دەرونی لە نێوان کورد و عەرەبا دروست بووە یعنی ئەمە جاری وایە کابینین جەلادەکانمان مثلەن لە ڕەگەزێکی ترە لە نەتەوەیەکی ترە پێویستمان بۆیە بەس ئەوان لەو مەجالەیە کاری وێ قەرەبووکردنەوەی داوای لێبوردنیەوێت دروستکردنەوە گەڕانەوەی مڵک و ماڵی وێت و بە ناساندنی بە ئەنفال و جینۆسایدی کوردی ئەوێت ئەمە هەر یەکەیان لانەخان لە مەجالێکا بەڕاستی تۆ بێ ئیشی لەسەر بکەیت ئێمە حتا لە زانکۆی سلێمانی سنتەرێکمان پێشنیاری سنتەرێکمان کرۆ کە من ئەندامی ئەو لیژنەیە بووم لەگەڵ کاکتەر جەلال و ئەوانە زانکۆی سلێمانی ئەوێت سنتەرێک دروستکە بۆ بنیادی ئاشتی ئەوە زۆر گرنگە یعنی بەردەوام تۆ توێژینەوە بکەی کۆنفرانسکەی میهرەجان بکەی لە قوتابخانەکانە خول بکەیتەوە تەمان خۆشبەختانە ئێمە کۆمەڵی ڕێکخراومان هەیە لە بواری ئاشتی و دیالۆگ و پێکەوە ژیانە ئیشەکەن یعنی ئەبێ بەڕاستی ئاشتی ببێ بە خەم و بە هەمی میدیا کۆمەلگەی مەدەنی مینبەری مزگەوتەکان زانکۆکان قوتابخانەکان بەم شێوەیە توانین ئێمە نەوەیەک دروستکەین کە بەڕاستی تۆ بەرپرس نی لە ئەوەی لەوی تر ئەکادیمیا بچێتە نێوەنگیری زۆر جار تێکچوون و چوزانم ڕێک نەکەوتنی دوو حیزبی سیاسیەوە وەختە بە ئەکادیمی مەسەڵەن ئێمە لە ڕووی دینی و پێڵین تۆ بەرپرس نی لەوەی کە عەقیدەیە و هەر عەقیدەیەکی هەبێ هەر ئاینێکی بە خۆی لە ئاینی خۆی بپرسە لە ڕووی نەتەوەیەوە کاکە من حەگە من ئاینەکەم خۆم هەڵی بژێرم خۆ نەتەوەکەم خوا بۆی دیاری کردم خۆ من گوناهم نییە من کوردم ینی خوا بۆی ئەمەی بۆ دیاری کردم و حتا ڕەنگم پێستم زبانم هەمووی ئاەتی خوایە کەواتە تۆ نابێ ئینکاری ئەمە بکەیت تۆ بێ لەگەڵ منە بژی بەڵام بەڕاستی پێکەوە ژیان بابەتێکە یعنی ێساگە منەکە خۆم ئاساییە خۆم بەهردوو دەستی خۆم چەپڵە لێ بم چۆن ئەمێ چەپڵە لێدەم بەڵام لە مەجای ئاشتی و پێکەوژیانە بەڕاستی چەپڵە بەدەستێ لێ نادرێت و نابێ بەدەستی خۆشێ بێ هەبێ دەستەکەی تریش لەگەڵ تا بێ وابێ دەستە ئاواوێ لەگەڵ تا نابێ ئاوا کامە ڕەگەزە سەرچێکەیەتی ببورەلانە کامە ڕەگەزە سەرچێکی پێکەوە ژیانە لە سەرتا شتێکی جوانت بەڵێ وتت پاپا و شێخی هەزار کۆ بوونەتەوە ئەوە لە ڕوانگەی ئاینیەوە دوای لە ڕووی کۆمەڵایەتی و قسەیان کرد دوایی زۆر جار پێکەوژیانی سیاسیش خۆگرن ئەوانە بەڵێ ئێستا بیستویەکی نۆ پێکەوژیانی سیاسیە ئاینەکە یەکەم نییە ئاینەکە یەکەمە بەرقەراربوونی ئاشتی یەکەمە ئاینەکان ئێستا بۆ نمونە بە کۆمەلگا بۆ کۆمەلگا ئەگۆڕێ لەوانەیە کۆمەلگەی ئێمە کە کۆمەلگەی ئاین پابەندە بە ئاینەوە لەگەڵ کۆمەلگەیەکی وەکو مەسەڵەن سین کە کۆمەلگەیەکی ئاینی نیە لەوانەیە زیاتر لە ڕوانگەی ئەخلاقیەوە ئیش لەسەر بابەتی پێکەوەژیان کۆمەلگەکان ئەگۆڕێن بەڵام گرنگ ئێستا کۆمەلگەیەکی ئێمە دوو گرفتمانەیە لە هەرێمی کوردستانە یعنی با بڵێن دوو تەحەدیمانەیە گرفتنا دوو ئاڵنگ لەبەردەمان یەکەمیان لە ڕووی نەتەوەییەوە دووەم لە ڕووی ئاینیەوە ئەم دوو بابەتە لە هەرێمی کوردستانەیە لەوانەیە لە ڕووی ڕەگەزیشەوە کێشەمان هەبێ خەڵک لەگەڵ ڕەگەزی مێ کێشەیە بێ یا مێ لەگەڵ نێرا کێشەیە بێ بەڵام زیاتر بەڕاستی ئێمە ئەم دوو گرفتە ئەم دوو ئاڵنگاریە لەبەردەمانەیە ئێمە توانین لەم دوو ڕانگەیەوە ئیش لەسەر بابەتی پێکەوەژیان بکەین بۆیە گرنگترین بابەت کە ئیشی لەسەر بکرێ بۆ پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە تۆ جیاوازەکان قبولکەی وەک خۆی کەسە جیاوازەکان قبولکەی وەک خۆی یعنی ئەو کە جیاوازە خوا ڕێگەی پێداوە یعنی گرنگە لە ڕووی ئاینێومی پێ بڵێ خدا فەرمێ باسی شەش ئاینمان بۆکە بۆی ئاەتەکە نەخوێنمەوە شەش ئاینە فەرمێ خدا لە ڕۆژی قیامەتە ئین الله یفصل بینهم یوم القیامە خدا لە ڕۆژی دواییدا جیانەکاتەوە چێ حەقە و چێ باتڵە یعنی ئیشی ئێمەی مرۆڤ نییە لەسەر ئیمانی خەڵک محاسبەی ئیمانی خەڵکەین لەسەر جلوبەرگی لەسەر زبانی ئیشی ئێمەنێ گرنگەوەی ئێمە بەیەکەوە بژین و ئەم بابەتە وەکو دژایەتی سیر نەکەین بەڵکو وەکو تەجربە و وەکو ئەزموو سیرکەین مسلمانێک و مەسیحیەک و کاکەیەک و یێزدیەک و چێوچێ ئەمانە هەریەکان ئەزمونیشانەیە دنیابینیشانەیە ئەمە وەکو دەوڵەمەندی ئەزمون سیرکەین وەکو بەو شێوەی سیرکەین چونکە ناسینی ئێمە دانیشین جاری وایە من بیدایەت یەکەم جارم و کە مەسەلەن پیاوێکی وەکو کاقەشایی منم بینی جۆرێک هەستم باهی نەکرد دیوارێک پەردەیەک لە بینمانە بوو ئێستا دەستی یەکتر ئەگرین بۆچی چکە بەڕاستی بەمدا کاتێککە تۆ کەسێک ناناسی لێترسی چۆنە هەمسن دایکێک لەگە مناڵەکەیە بە جادەیە کارۆن کەسێکی غەریبە بیناڵن هەڵوێستێکەکەی ئەترسی لێ ئەڵێ کوڕم نزیک مەکەرەوە نازانین چێە بەس کە تۆ ناسی بەڕاستی ئاسایی ینی لەگەڵێ دانیشی بانگی سفرەکەتێکی بۆیە ئەم تەعاروفە خۆی گەورە کە داوای لێ کردوین ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثى وجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا ئەم یەکتر ناسینە و تەعاروفیش بەس نییە ئێمە بێ حیوارکەین بێ دیالۆگکەین ئەبە بەیەکەوە لە ڕووی دینی شەومان هەر هەمووی بووە پێغەمبەر صلی الله
الله عليه وسلم لەسەر سفرەی جوولەکەی دانیشتو ئەویش هاتو یعنی هاتو شۆ بووە ژن و ژنخوازیە بۆ لە ڕۆنگەی ئاینی و گرفتمانە وە لە ڕۆنگەی کۆمەڵایەتیشەوە ئێمە گرفتمانە بەس چییە شارەزاییمان نییە ئێمە زانیاریمان نییە میدیا ئێمە کار بکەین مینبەری مزگەوتەکان هۆڵەکانی زانکۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەمومان بەیەکەوە ئیشکەین بە دڵنیایی و ئەتوانین بەیەکەوە بژین و هیچ کەمێکیشمان نەلەفمان کەمەکان لە ڕووی داراییەوە زەرە دەکەین نەجیرفامان بەتاڵە بێتەوە بە پێچەوانەوە لە کاتی شەڕ هەمومان زەرمەندی ئێستا و جەنگی کە لە دووربەرمان ڕوویدا هەموو دنیا زەرمەند و باشە یعنی زۆر گرنگە جاری وە هەیە شەڕێکەکەی لە پێناوی ملیارە دۆلارە وەک وایە نوکتەیەکە بوو ناو کورداری و کەسێک دەفلسیشی لێوم بۆ یا سەد فلسیشی لێوم بۆ بەڵام دینارێک یا پێنج دیناریکی بۆ سووتێنێ ئەو بۆ نمونە ئەو جەنگە گەورەی کە لە نێوان ئەمریکا و ئێرانە لە ماوەیەکی کەمی شاڕوویدا زیانەکەی نزیکەی 1000 ملیار دۆلارە ێ باشە یعنی تۆ چی دەسەکەوت ئەم شەڕە لە پێناوی چیە بۆیە هەمومان لە ئاشتیا قازانجەکەین پێشەکەوین دڵخۆشە بین چکە بەڕاستی کە ئەوانی تر خۆشویست هەرەوە نییە بۆ خۆش دەگەڕێتەوە خۆت لە ڕوانی دەروی دڵخۆشە تۆ لە قسەکان تا باست لەوە کردوتر لە یەکێک لە هەرە خاڵە گرنگەکان ئەوەیە کە جیاوازەکانی بەرامبەر قبول بکەین اینجا ئەم قبولکردنە ئەبێت چۆن بێ من چۆن بتوانم قبولی جیاوازەکانی بەرامبەر بکەن لە ڕووی بیر و کلتور و نەتەوە و تەنانەت ڕەنگی پێست و کۆمەڵێک بابەتی تر هەیە چۆن ئەم قبولکردنە من فێری ئەمە بم بەڕێزەوە جیاوازەکان قبول بکەم تەنانەت لە تەمەنێکی مناڵی و کار لەسەر ئەوە بکرێت کە من مناڵەکەم فێرکەم دوو ڕۆژی تر ئاسایی بێ بەلایەوە کە هاوڕێی نەتەوەیەکی تری هەبێت کە ئاینێکی تر پەرستی ئەو کەسی تر کە ئەم هاوڕێی بێت ئاسایی بێت ئەمانە چۆن ئەبێت چۆن من بەڕێزەوە مامەڵە لەگەڵ ئەم بابەتانەیە بکەم پرسیارێکی زۆر وردە و وەڵامەکەشی زۆر قورسە وەڵامەکەی ئاسان نییە بەڵام لەبەرەوەی پەروەردەکردن لە مەجای ئاشتی و قبولکردنی ئەوی ترا پرۆسەیە بە ڕۆژێک دو ڕۆژ دروست نابێت ئێمە لە قوتابخانە ئێمە نیمانە تا سەبە بەتەمان نییە ڕاستە باسی ئاینەکانی خوێنین لە مەجاڵێکی کەمە لە قوتابخانەکانە بەڕاستی سەرەتا پەروەردەی خێزان یعنی زۆر گرنگە کاتێک تۆ نەڵی ئەوە عەرەبە ڕق لێی بێ ئەوە فارسە ڕق لێی بێ زۆر گرنگە پەروەردەی خێزانی خاڵی یەکەمە دوو قوتابخانەکان لە قوتابخانە ئێمە ئێستا لەخوا بەزێ بەلاری کوردستانی وتە ژەبەیەمان هەیە باشە ئەمسا من خوێنکارێکم هەیە کچێکە لە قۆناغی دوولە ینی بە زمانی عەرەبی سیمینارەکەی پێشکەش کردووە و ینی لەگەڵ کچەکانە و لەگەڵ کوڕەکانە بە زمانی یەکتر ینی بەیەکەوە ژین ئەمە زۆر گرنگە ئەمە هەمیشە خوێنکاری ئەو ژینگەیە زۆر موهیمە کاتی خۆشی حتا بەداخەوە ڕاست ئێمە لە فترەیەکە تووشی ئەو جینۆسایی دەبووین بەڵام کورد و عەرەب بەیەکەوە ژیاوە لەسەر بازیە بەیەکەوە ژیاوە جا بچمەوە سەر پرسیارەکەی جەنابێ خاڵی دۆم بەڕاستی مەنهەجە پرۆگرامی خوێندنە سێم ڕاهێنانەمە کۆمەڵە ڕێکخراوەی ڕاهێنانەکە لەو بوارەیە چۆن ئەوانی تر قبولکەی لە کووە دەست پێەکە بە قبولکردنی جیاوازیەکەەوە زۆر گرنگە ئەین تۆ ڕاهێنانی پێ بکەی ئاسانێ من پێم وتی کێکم جار کە قەشای منم بینی بەڵام و ینی ئاوا وەستا بووم ینی حەزەرێکم هەبوو بۆچی ئەویش هەروانەیە وا بوو بێ بەڵام دوایە بی بە هاوڕێ تێکەڵاوی زۆر گرنگە گفتوگۆ زۆر گرنگە ئەو بناسین ئەوی تر زۆر گرنگە حتا کاسە دراوسێتی ینی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی کردووە سەحابەمان کردوتی ئادەیتم لجارین اليهودی ئایا بەشی دراوسێ جوولەکەکەمە تشتت ناردووە ئەمە بۆ لە سلێمانیە کاتی خۆی بووە کاسە دراوسێتی بووە لە کاتی بۆنەکانە لە کاتی بۆنەکانە پیرۆزباییش بخۆی ینی من دراوسەیەکی ئێزدیمان هەبوو شتمانە ینی کاسە دراوسێتی لە بەیمانە بشتی هێناوتی پرسیارێ بکەم ینی زۆر بە حەزەری شەوە کردی وتم فەرمووتیەوەی مسلمان ئەڵەن هی دەستی یێزیدی ئەوانە ناخۆنتم چۆن پشتیوانی کە تۆ باس کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵێک بابەت هەیە ینی ئێمە تیابین هەندێک بابەت هەیە ئەگەر شتێک لە ڕووی شەرعیەوە بەنسبەت ئاینەکانە هەمویان کاتێکە بۆن من ئاژەڵەکانیان سەر بڕن ناوی خواهێنن مەگەر ئاژەڵێک بە ناشەرعی سەربڕدرابێ ئەو بابەتێکە ینی بابەتێکە ئەو ئازادی ئینسانیە ینی بۆن منە کەسێک گۆشتی ئاژەڵێکە خوات ناوی ناهێنین ئەو ئەی خوات ئەو ئازادە بۆ خۆی من ئەوەی لەگەڵا ناخۆم ئەجینا خواردنەکانی تر باسەکە لە خواردن نیە خودی خواردنە گرنگ لەسەر سفرەکەی دابنیشی پێغەمبەر لەسەر سفرەی ژنێکی یەهودی دانیشت و ژار خواردیش کرا یعنی لەبەر ئەوە ئاساییە تۆ لەسەر سفرەی ئێمە دانیشتوین بێکە یعنی حەزەکەم یەک نمونە ئێمە لە ڕەمەزانە لە ماڵی موسڵمانێک 5 ئاین داوەت بووین لەسەر سفرەی بەربان
هەندێکمان نوێژمان کرد ئەوانی تر دانیشتن زۆر ئاساییە یعنی لەوە باشە لەوە قورستر هەیە تۆ هاوسەرەکەت مەسیحی بێ یا جوو بێ ئەنی قورسە وەکو خۆشی هەن ئاینەکەی نەگۆڕێ بەڵێکیشمان قبول کردو قبولیش بووە تەنانەت ئەفم کە تەنانەت ئیمامی مالیک و ئیمامی ئەحمەد ئەفەرمێ ئەگەر خێزانەکەت خاڵکی لە ملا بوو مەسیحی بوو داوای لێکی لای ببات بە زۆری لێ ناکەی تەنانەت ئەڵێ دینەکە جێبەجێەکەی پێڵێ تاو بەس ئەڵێ چکەوتە وەکو مەسیحی هێناوتە وەکو ئەو ئاینی کە خاوەنی ئاینی جاسمانی هێناوتە تۆ ئەبێ وەکو خۆی خاڵوانیشی وەکو مەسیحی وەکو جوو قبوڵەکەی باش ئەمە زۆر گرنگ باشە دکتۆر هەموو ئەمایەت و فەرمودێ ینی بەڵام ئێمە کاتی ئەومان نیە مانەوێت تەنها گشتی باسی بۆ تۆزە لە ئاینە چڕمان کردەوە چونکە من دانی هەندێک بۆچوونێ پێی وایە ئەساسی پێکەوەژیان ئاینە پێکەوەژیانی ئاینی هەندێکڵێ ئاشتیە دکتۆر ئێمە ڕەگەزەکانی پێکەوەژیان هەموویمان هەیە ینی خۆشبەختانە بابەتی ڕاسیزم لای ئێمە کەمترە وەک بەراورد بە هەندێک وڵات کە باسەکرێ بۆ منە زۆر جار باسی ئەڵمانیا زۆر وڵات باز دەکرێت هەستەکەی لە وڵاتەکانی تر ئەمریکا ئەوانە بابەتی ڕاسیستی زۆر دەوری هەیە یان ڕەنگی پێست دەوری هەیە مامە خۆشەڕی ڕەشپێست و سپیپێست ساڵی بە قسە بەکردار هەیە ئێستاش هەیە ینی هەندێک لەو بابەتانە هەستەکەی لە کوردستانە خۆشبەختانە بوونی نییە ئەکرێ بڵێن کوردستان نمونەیەکی جوانی پێکەوە ژیانمان نەتەوە یەکگرتوەکان زانیوێتی هەرێمێک هەیە لە عێراقدا ڕەگەزەکانی هەموو پێکەوە ژیانی تایە وەکو کورد پێم وانی هیچ ملەتێک بەقەدەر کورد دڵساف بێ چکە بەڕاستی من ناڵم دڵسافی جێلی نییە بەس ئەوانی تر ینی قبولکردنی ئەوانی بەڵێ خانەخوێیی و لێبوردن بەرامبەر ئەوانی تر ینی ئەمە لە ساڵی 1990 هەرو سوپایی کە ئێمە ئەنفال کرد بوو ینی لەوانێ زۆری لێکراوێ گەڕاوەتەوە بە وڵاتی خۆی و ئیزن دراوە لە هەرێمی کوردستانە بەڵێ ئێمە ژینگە لە بارەمان هەیە بەڕاستی ئێمە بابەتی ڕاسیزم و بابەتی ڕەگەزپەرستی ئەوەی کە لە دنیای لە هەموو دنیا هەیە بەڵام ئیتر وڵاتێک بە وڵاتێکی تر جیاوازە لەبەرەوەی جاری وایە حرەکەی سیاسی لە پشتەوەی میدیای لە پشتەوەیە و بازرگانی لە پشتەوەیە بەداخەوە بەڵام سوپاس بخۆ ئێمە لە وڵاتی ئەمە هەمیشە وتومانە ینی یادی بەخێر مەرحومی ئیمام جەلال هەمیشەی وت چەپکە گوڵەکە ینی لەوانەیە یەکێک بێ لەو کەسانی کە دایەنەری برایەتی برای یەزیدی و برای عەرەب و برای ینی ئەو زۆر مهمە ئەو ینی ئێستاشی لەگەڵا بێمە خەڵک لەوانەیە لەگەڵ ئەو چەمکانەیە لەگەڵ ئەو مستەڵەحانەیە کێشەی هەبێ بەوەی تر بڵێ برا تر بڵێ فلان ینی ئێمە ئێستاش گرفتی سیاسیمانەیە بەداخەوە لەگەڵ پایتەختە لەگەڵ بەغدایە بابەتەکە بەڕاستی قبولکردن نییە بابەتەکە نەنەتەوەیی نەسیاسی جاری وایە بەرژەوەندیە بەداخەوە ئێمە لەم حاڵەتانەیە بەڕاستی ئەبێ بەردەوام بین ئەبێ بەردەوام بین لە کارکردن لەسەر ڕۆشنبیری ئاشتی توێژینەوە بکەین مینبەرەکان بەکاربێنین و ئەو دەنگە شازانەی کە هەن ڕێگایان پێ نەدەین دەنگی بەرز بن ئەبێ و دەنگانە یعنی خۆیان بن خەڵک چەپڵیان بۆ لێنەیە بەڕاستی ئەبێ قەنارکەوە بەڕاستی چکە لە هەموو کۆمەلگایەکە هەیە بەڵام بەڵێ ژینگەی هەرێمی کوردستان بەڵام ئەومان لەبیر نەچێ کاگاری بەڕاستی پێویستەکات هەموو بابەتی ئاشتی و پێکەوژیان لە سەردەمی ئاشتیایە ئێمە نابێت زۆر خەیاڵی بین جاری وایە کاتێک کە تۆ ناسنامەی من لە جاری پێشوژەمە وتووە کە ناسنامەی نەتەوەیت شوناست ئەکەوێتە بەر هەڕەشە پێویستەکە بەڕووی خۆ ئەبێ دابخرێت ئەبێ دابخرێت بێت ناسنامەکەی خۆت بپارێزی ئەبێ گەڕەکەەکانی خۆ جوولەکە بۆچی ماوەتەوە جوو لەبەرەوەی هەمیشە بڕای بەوە بووە ئەگەر خۆی بخستایەتەنەوە کۆمەڵگەی ئەوروپیەوە توایەوە یعنی جاری وایە پێویست بەداخرانە بەس لەسەر ئەساسی ئەوە ناکەتەوە ئەوانی تر بچەوسێنیتەوە لەبەرەوەی خۆت بپارێزی من هەمیشە وتومە یعنی کاتێک کە تۆ هەستێکی هێرشێکی تعریب هەیە لە هەرێمی کوردستانە بۆ نمونە هەستەکەی ژمارەی داریشتان لە ڕووی جوگرافی و دیمۆگرافی و ئەگەڕێتەوە بێ هەڵوێستە بکەیت ئەمە نییە بڵێ یعنی شتێک نییە نابێ بە عاتیفی لەگەڵم بابەتێکی زانستیە ئەبێت شتەکان لە شوێنی خۆیان قسەی لەگەڵ جا پێشنیارەکەم بیر نەچێگەڵ کۆتاییە پێشنیارەکەم بۆ کەناڵی فەرمووت وەکو کەناڵێکی زۆر باش ببێ مجامەلە بەڕاستی زۆر گرنگە ئەم بەتایبەتی خۆتان ئیدارەوانە ڕۆژێکتان هەبێ یەک لەم ڕۆژانەی کە دانراوە بەڕاستی
خەڵاتێک دابنرێ بۆ چەند خەڵاتی ساڵ بۆ ئاشتی ئاسەیە کەناڵی کورسات خەڵاتی و کەساناکە کە لە بواری ئاشتیا لەم ساڵا ئیشیان کردووە ڕێکخراوە زانەی ئاینیە پیاوە ئاینەکانی ترا حتا میدیایە مامۆستای زانکۆیە مەلایە هەر کەسێک لەمانە خەڵاتێک بکەن لە ساڵێکە وەلو ساڵە پرۆشەرێک شتێک کتێبێک نامیلکەیەک چاپ بکرێ و بکرێ ئەمە زۆر گرنگە ینی بۆ منە ئەم ڕۆژەکە ئێمە لێرە یادیکەینەوە دوایە چینە دەرەوە لەو باخچەیە دەکەس خەڵاتەکەین درعێکی پێدرێ کتێبێکی پێدرێ زۆر گرنگە من پێشنیارەکەم ئەمە ئیشەڵا بە هەندووە بجێ بۆ ساڵانی داهاتوو زۆر حتا سیاسیەکە لە بواری ئاشتیا ئیشەکە زۆر گرنگە ینی بۆی ئێمە لە بواری قسە و بچینە بواری کردداری ئەوە زۆر گرنگە من ئەو پێشنیاری منە ئیشەڵا بۆ خۆش